ساردمان بۆ دەکا ئەوانە دەڵێن ئەوروپیەکان ساردن ینی چی ینی زۆر انفعال ناکەن وەکو ڕۆژهەڵاتیەکان نین بە حاڵ شتێک ڕوویدا انفعال بکەن ینی ئەم تەنها ینی چی ینی ئەوان لە ڕووی انفعالەوە بە پەروەردەیەکە تێپەڕیون زیاتر کۆنتۆڵی انفعالاتی خۆیان دەکەن لە ڕۆژهەڵاتیەکان بۆچی چونکە سیستەمی پەروەردەکەیان سیستەمێکە کە ڕای هێناون لەسەرەوەی کۆنتۆڵی انفعالاتی خۆیان بکەن ئەمەی لاقی بە بۆ نیە کە ئەوروپیەک شاکە یا ڕۆژهەڵاتیەک خراپە ئەمە ڕەبتی بەچیەوە هەیە ڕەبتی بۆ ئامێرەوە هەیە کە کولتوری ڕۆژهەڵاتی دروستی دەکا لەگەڵ ئەو ئامێرەی کولتوری ڕۆژاوایی لەناو ئینسان خۆیان دروستی دەکات و ئەمە ڕەبتی بەو پەروەردە ئامێریەوە هەیە کە تایە ئینسان دەکرێتە چی دەکرێتە جۆرێک لە ئامێر و دروست دەکرێتەوە کۆمەلگا دروستی دەکاتەوە بەو شکڵەی کە خۆی لێ رازیە خۆی دەیەوێت و لێرە ئەو تاکە وەک ئەوەی کە خۆی لە ناو خۆیان هەیە نایەتە بوون پەیدا نابێت و دەبێت فعلەن لەم قاڵبە لەم حاڵەتە ئامێریە کە کۆمەلگا ینی لەم بوونە کۆمەڵایەتی کە کۆمەلگا ئێمەی پێ دروست دەکات ئێمە لەمە چی بکەین بچینە دەرەوە ئازاد بین اینجا ئیمکانی ئەوە هەیە بوونمان لە ناو چاکبووندا بکەوێتە کاری خۆی ینی ئێمە وەک خۆمان وەک ئەوەی کە هەین دوای ئەوەی وەک ئەوەی کۆمەلگا ئێمەی دروست کردووە بۆ خۆی ینی وەک ئەوەی کۆمەلگا دەیەوێ کاتێ ئەو منەی کە وەک ئەوە دروستکراوە کۆمەلگا دەیەوێ ئێمە ئەمە تێک نەشکێنین هەرگیز ناتوانین چی بکەین ناتوانین خۆمان بین ئەوەی کە خۆم چیم نەک ئەوەی کە کۆمەلگا منی دروست کردووە دەکرێت بە پرۆسەیەکی پەروەردەیی کۆمەڵە تاکی کۆمەڵایەتی دروست بکرێن کەسانێکی هەمن لا شەڕ باشە انفعال کەم بکەن ڕێک و پێک بن ئەمە دەکرێت فعلەن بە پرۆسەیەکی پەروەردەییش خەڵکێک بکرێتە چی ئەجوول بێ زوو انفعالکە تووڕە بێ نازانم چی لەمانە ئەمە هەمووی لە ڕێگەی چیەوەیە لە ڕێگەی سەیتەرەکردن لەسەر چیەوەیە ینی گۆڕینی ئەو کۆنترۆلە سروشتیەی کە ڕوح دەیکا بۆ جەستە بۆ چی بۆ جۆرێکی تر لە کۆنترۆلکردن کە دەرەوە دەخوازێتەوە کۆنترۆلەکە بکەیت یعنی ئەو کاتەی کۆنترۆل تۆ لە حاڵەتی جەستت لە ئینفعالاتت و ئەوەی کە هەتا لەژێر کۆنترۆلێکی سروشتی نییە ینی بەخۆی خۆی کۆنترۆل نەکردووە ئەی چی کۆنترۆلی کردووە